ساڵتانێ بێت مینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش دوای ئەوەی کە سنتەری توێژینەوەی گۆڕانی کەشوهەوا لە زانکۆی سۆران کرایەوە وەکو یەکێک لەو سنتەرانی کە کار لەسەر توێژینەوەکانی گۆڕانی ئاوهەوا بکات لەسەر ئاستی ئیدارەی سۆران بە شێوەیەکی گشتی. من مەبەستمە لەگەڵ یەکێک لە ڕاوێژکارانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەم بۆ کاروباری دەرەوە بۆ کاروباری ژینگە لەگەڵ خاتوبیان سامی عەبدوڕەحمان گفتوگۆ بکەین. بیان خانم کاتتان باش بەڕێستان ڕاوێژکاری سەرۆکی حکوومەتن هەم بۆ کاروباری دەرەوە بۆ کاروباری ژینگە. کابینەی نوێم چی کردووە بۆ ڕێگریکردن لە لێکەوتەکانی گۆڕانکاری ئاوهەوا؟ گەلک سپاس سپڕاستە کابینانەوەم گەلک شغلکردنە گەلک چالاکی و ئیشێت باشکردنە بۆ نمونە چەند بەندا و یاسەد دروستکردنە پۆند جا ئاڤامە خەسار نەبێل کوردستانی و وەکو دژی گەلک هەنگاوی باش دانینە ئالێ زیراعە ئەوژی بەشەکەش ڕێگرتنە گۆڕانە کەشوهەوا و دروستکردنا دارستانە کوردستان پێشتر دارستانێت مەگەلک زەهف بوون کێم بوونەش بەر گۆڕانە کەشوهەوا وش بەر شەڕ و تشتێت وەهاژی ئەڤژی هەنگاوێت باشنە و ئایندەژی هەندێک بەرنامێت گەلک باش هەنە بۆ نمونە بکار ئینانە سۆلەر پاوەر ئەڤژی تشتێکی مهمە ئینشەڵ ئایندە کابنایە تازە الوێ کابنێژی ئەم بەردەوامت بین سەروان شغڵادە. بیاخە خۆت ئاماژت بە سەرچاوەکانی وزەکرد بۆ نمونە بۆ بابەتی کارەبا وەکو ڕاوێژکاری سەرۆکی حکوومەت پێت وایە هەرێمی کوردستان سەرچاوەی وزەی لەبارە لە ئاوهەوا کە بتوانێت سوود وەربگرێتن؟ 100% کوردستان تاو هەیە گەلک ڕۆژ هەیە ڕۆژەکە قەوەت یعنی دوو بەرامبەر ئەوروپا الوێ دەرێ ڕۆژ هەیە vece ئەمکارین استفادێژێ بکەن و نەهاژی ئەف جیهازێت سۆلەر پاوەر ئێزارتن بوو ئێرزارترن و باشترنژی 100% ئەمکارین فان تشتا بکار بینین بەس بەرنامە ژێرت فێ بەرنامە ژێرە vêca çawa xelk بکارێ لڤان تشتا ئیسیسمار بکە ژمالێت خوڕە بکەڕن یا هەگەر بزنس بن شەریکە بن چاوا شەریکێت خۆ بێ جیهازە برێڤە ببەنە بکارەبێ عادی 100% ڕێ هەیە بەس لازمە بەرنامە چێبێ و ئینشەڵە کابینایە تازە ئەف بەرنامەژی جێبەجێت بن. لەگەڵمان بووی بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوە سەرنجەکانی خاتوبیان سامی عەبدوڕەحمان ڕاوێژکاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کاروباری ژینگە و بۆ کاروباری دەرەوە کەوا لە ڕێگەی زاری کرمانجیەوە خستێ ڕوو.